ئایا بەناوبانگترین ئەکتەرەکانی هۆڵیوود کامانن کە موسڵمانن لە کورتەکلاکێتی ئەم جارە هەندێک لەو ئەکتەرانەتان پێدەناسێنین. میر عومەرم لە کورتەکلاکێتەوە با بڕۆین. یەکەم ئەکتەر ماشاءالله عەلی، ناوی تەواوی ماشاءالله کەریم عەلیە، ساڵی 1974 لەدایک بووە لە شاری ئۆکلاند لە کالیفۆرنیا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. لە ساڵی 2001 کەوانەی دەستی کردووە بە کاری هونەری، خاوەندوو خەڵاتی ئۆسکارە لە دیارترین فیلمەکانی گرین بووک، Leave the World Behind، Eternals. دوام ئەکتەر ئایس کیوب، ناوی تەواوی ئۆشەیە جاکسۆنە، ساڵی 1969 لە لۆس ئانجلۆس کالیفۆرنیا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەدایک بووە. لە ساڵی 1986 دەستی کردووە بە کاری هونەری لە دیارترین فیلمەکانی بەش 1 و 2 Ride Alone، Three Kings، Boys in the Hood. سێم و کۆتایی ئەکتەر یاسین بەی، ساڵی 1973 لەدایک بووە لە بروکلین نیویۆرک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ساڵی 1970 دەستی کردووە بە کاری هونەری لە دیارترین فیلمەکانی 16 Blocks، Something the Lord Made. هەر بۆی ئایا پێشترت زانی ئەم ئەکتەرانە موسڵمانن و ئایا سەرسامی ڕۆڵبینینی کامیانی و کام لەم فیلمانەتان بینیوە؟ بەڵام لە یاد نەگەن لایک ئەم بڕگێ بکەن، لە ڕێگانتان شێریکەن و ڕێخۆشتان دەربارەی ئەم بڕگێ لە کۆمنتە بنووسن. من میر عومەرم لە کورتەکلاکێتەوە. سلام علیکم.